دوای چەند مانگ لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا ئەمریکا ڕوبەڕووی کەمیەکی سەرانسەڕی کەرەستەکانی پاراستن بوویەوە وەک دەمامک و دەستکێش. لە ئیستاشدا کۆمپانیا ئەمریکیەکانی ئۆتۆمبیل لە هەوڵدان بۆ دۆزینەوەی هەندێک پارچەی ئەلیکترۆنی پێویست بۆ دروستکردنی ئۆتۆمبیل. ئەمانە ئەو کێشانان کە سەرۆک جۆ بایدن دەیەوێت لە ڕێگای فەرمانێکەوە کاریان لەسەر بکرێ. فەرمانەکە چاوپێداخشانەوەیەکی 100 ڕۆژەی حکومەتە بۆ زنجیرەی دابینکردنی جیهانی و لاوازییە شاراوەکانی ئەمریکا لە پیشەسازیە گرنگەکاندا، لەوانە پاتری ئۆتۆمبیلی کارەبایی و نیمچەگەیەنەرەکان و واتە پارچە ئەلیکترۆنیەکان و کانزای گرنگ کە لە ئەلیکترۆنی و دەرمانسازیدا بەکاردەهێنرێت. ئەم پێداچوونەوەیانە سیاسەتی پێشنیازی ئێمە دیاری دەکەن بۆ بەهێزکردنی زنجیرەی دابینکردنەکانمان لە هەر هەنگاوێکدا و هەروەها بە شێوەیەکی ڕەخنەگرانەش دەستپێکردنی دەست بەجێ ئەو سیاسەتانە دیاری دەکات. ئەم فەرمانەی بایدن هەروەها پێداچوونەوەیەکی 1 ساڵە لە کەرتی بەرگری و تەندروستی گشتی و گواستنەوە و وزە و تەکنۆلۆژیای زانیاری و بەرهەمهێنانی خۆراک لە خۆ دەگرێت. پێداچوونەوەکە دەتوانێت یارمەتی کۆمپانیاکانی ئەمریکا بدا کە بە شێوەیەکی ستراتیژی وەبەرهێنان بکەن و لە کاتی قەیرانەکاندا زیاتر بەهێز بن. خاڵی سەرەکی ئەوەیە کە بە تایبەتی لەگەڵ گۆڕانکاریکی بەرچاو یان گۆڕانکاریکی خێرادا بێ. ئێوە دەبێت کارێکی باش و پێشبینێکی باش بکەن و دەبێت زۆر بیر بکەنەوە و دەبێت کۆی سوڕی کارەکە بخەنە بەرچاوی خۆتان. لە کاتێکدا لە فەرمانەکەدا ناوی هیچ وڵاتێک نەهاتووە، ئەمریکا بە تایبەتی لە چەندین پیشەسازی گرنگ و مادە کانزادەگمەنەکاندا بۆ بەرهەمهێنانی هەموو شتێک لە کەرەستەی ئەلیکترۆنیەوە بگرێت تا کەلوپەلی سەربازی پشتی بەچین بەستووە. ئەمە شوێن و خاڵێکی باش نییە کە تیایدا بیت. ئەوەی کە من بڵێم ئێمە تەنها سەرنجمان لەسەر وڵاتی چینە، بەڕاستی ڕوانینێکی کورتبینانەیە. پێم وایە ئەم سیاسەتە بەڕاستی وێنەیەکی فراوانتر لە بەرهەمهێنانی ئەمریکا دەخاتە ڕوو، کەواتە تەنها چین نییە. بەڕێوەبەرایەتی ترامپ هەوڵیدا بوو لە ڕێگای کەمکردنی باجەوە کۆمپانیا ئەمریکیەکان هەن بدا بۆ دابینکردنی کەرەستەکان لە ناوخۆدا. سەمیرا فەیزڵی جێگری بەڕێوەبەری ئەنجومەنی ئابووری نیشتمانی کۆشکی سپی دەڵێت ستراتیژی بایدن لەمڕۆوە جیاوازە. ئەمە بڕیار نییە تەنها بابەت بێت کە ئەمریکا تووشی هاتبێت. وەڵامی ئەم لاوازیانە هەمیشە ئەوە نییە کە پێویست بێت ئاسی بەرهەمی ناوخۆیی بەرزکەینەوە. ڕۆژی چوارشەممە بایدن و کامەلا هێرێز جێگری سەرۆکۆمار لەگەڵ یاسادانەران لە کۆشکی سپی کۆبوونەوە تاکو و پشگیریەکی دوولایەنە بەدەست بێنن بۆ دڵنیابوون لە دابینکردنی پێداویستیەکان.